ئەمە کۆمپیوتەری یەکەمە. دووەم هەرێک لەمانەش IP مان داناوە. یەک دقە چی بوو؟ یەک دوو لەگەڵ یەک سێ. واز لە پینگێنین وەلەو پینگێکی شەگەر بکەین خراپ نییە، ماڵی زیاسە ناشکێنێ. سەکسێسفڵ ئەنجینە سەر ئەمە کۆنفیگتی ئینتەرفەیس فاست ئینتەرنێتی ئیسەرنێتیەوە. ئەنجا گۆرە شەتداونی چی؟ سویچ بۆرد مود ئەکسس نازانم ئەگەر پاش پێش فرێمیان کێشە ئەبێت یان نا، بەڵام پۆرت سکیوریتی سویچ بۆرد پۆرت سکیوریتی ماکزیمەم 1 سویچ بۆرد پۆرت سکیوریتی ماک تێبڵ ستیکی ئەمە سویچ بۆرد پۆرت سکیوریتی ڤایۆلیشن شەتداون. ئێستا دەبێت ئیشکات. ئەنجا لە دوای ئەوە یەک پینگی بۆکەی سەکسێسفڵ ئەمە ئەهێنی کە ئەمە فاستی سەرنێتەکەیە هی سفر یەک هیکەی بەمەوە کاتەکە زیاغین بۆی بێت. ئەنجا لێرەوە پینگەکەین بۆ ئێرە ئەوەت.